بسم الله الرحمن الرحيم. بناي خوي قورو مهربان ريزان بكر محمد پیشم مامۆستا لە ساڵی 1986 خزمەتم کردی و بەردەوامم لە خزمەت ڕۆڵەکانی وڵاتەکەم نیشتمانەکەم کوردستانە. بەداخەوە ئەمە لە ساڵی 2014ەوە هەتا وەکو ئێستا کە 2025 ئەو ناسەخامگیریە بەردەوام بۆ بەردەوامیشە. بەڕاستی کەرتی پەروەردە و تەندروستی دوو کەرتی ئەساسن بنەمان لە بۆ پێشکەوتنی هەر وڵاتێک لە هەر وڵاتانێک لە هەر وڵاتێک کە بتەوێت ئەو وڵاتە لە پێشکەوتندا بێ ئەو دوو کەرتە لە کەشە سەندن و لە پێشکەوتندا کە هەر وڵاتەچت بتەوێت ئەو وڵاتە بەرەو پشتەوە بەرەو دواوە بگەڕێتەوە هەمان ئەو دوو کەرتە دەکەوتە قەیران و لە دواوە دەگەڕێتەوە. بەڕاستی ئەوەی ئێستا ئەمە دەیبینێت ئەو ناسەقامگیرە تأثیرێکی زۆری خلیتە سەر ژیانی هەموو لایەک. ئەمن وەکو مامۆستا یعنی زۆر جار دایکان تەلەفۆنمان لۆ دەکەن مامۆستا ئایا ئەو ساریش هەر وەک ساڵەکانی پێشووە، ئایا ئەو سار بەردەوامە، ئایا درێم ئەمنش هەر وەکو ئێوە لی نازانم. بەڕاستی لەبەرچی دەپرسن لەبەروەی موچە نییە، یعنی ئەو ناتوانانی پێداوەستیانی منداڵەکەی جێبەجێ بکە. پێداویستی مەسەڵەن دایکەکەت سێچا قوتابی هەیە، جانتای دەوێ، دڵچی مەکتەبی دەوێ، پێداویستەکانی مەکتەبی دەوێ. فەرموو ئەگەر مەعاش نەبی و موچە نەبی ئەو دایکە بەچی ئەو پێداویستیانە لۆ منداڵەکەی جێبەجێ بکە. جاری وا هەیە کردیتی سارانی پێش و دیتمان منداڵەکە بەهۆی بایکۆتەوە بەهۆی نەبوونی مەکتەب ینی داکەکان موچەش نەبوو، زەرەرێکی زۆریان لێکەوت و منداڵەکانش لە خوێندن زۆر دابڕان. دەبینین قوتابخانە حکومیەکان کە مامۆستایان ژیانیان خراپە، موچە نییە، پێداویستەکانی ژیان زۆرە. بەڕاستی یعنی تو لە 2014 هەتاکو ئێستا یعنی نە ساڵێک نە دوو ساڵ نە سێ نە چار یعنی بەردەوام قەیران و نەبوونی موچە و یان لێبڕین بوو یان بە ناوی پاشەکەوت بوو. بەڕاستی ئەوە تەئسیری زۆر کردە سەر ژیانی مامۆستای. ئەگەر مامۆستاش باغەلی بەتاڵ بوو، مامۆستاش هەر وەکو ئەوانی تر ژیان هەیە پێویستی بە ژیانش بەبێ پارە بەبێ موچە ناستە سەرێ. لۆیە بەڕاستی ئەو تەئسیری کرد، بەرێ تەئسیری زۆر کرد لە منداڵەکان. بەڵام لێرە دوو چینایەتی دروست بوو. چینێک کە دەستڕۆشی و دەوڵەمەند بوو ئەوە چونە کەرتی تایبەت لەوێ منداڵەکانیان گواستەوە. چێ زەرەرمەند بوو لێرکانە؟ چینی هەژار. ئەمنش کە لەگەر چینی هەژارم مامۆستاش کە مەعاشی نەبوو کە موچەی نەبوو هەر بە چینی هەژار حسابە. کەواتە لێرە هەم چینایەتیش پیا بوو بە دوو چینێک دەتوانی لێرە برە و بە قوتابخانە ئاهلیەکان دەدرێ. بەڕاستی کەت و مامۆستا شایستەکەی خۆی وەرنەگرت، موچەی خۆی وەرنەگرت، مافی خۆی نەدرایە مانگانە کاتی خۆی موچەی وەرنەگرت، یعنی ئەوش ناچارە داوا دەکا. چینایەتی دروست بوو، چینێک دەوڵەمەند و دەستڕۆش و دەتوانی بیکە. ئەجە چینە فەقیر و هەژارەکە یان دەبی بە قەرز و جاری وا دەستە دوکاندارش ئەوەی ناداتێ شتی پێ ناکرێت نافرۆشیتن لەبەر بێت و موچەخۆری. فەرموو لێرە چینایەتی دروست بوو، چینی فەقیر و هەژار. بەڕاستی ئەمش خۆ لەگەر چینی فەقیر و هەژار دادنێن لەگەر ئەو چینەوە لەگەر میلەتی هەژار کە ئەمش موچەم نەدرایە و شایستەی خۆم نەدرایە. ئەمش ناچارم داوا بکەم، داوای مافی خۆم بکەم، داوا دەکەم لە چێ لە بەرپرسانی کە هەرێن ئەوانەی کە ژیان و بژێوی ئەو خەڵکیان لە دەستیدایە. پێغەمبەرجیان دەفەرمی صلی الله علیه وسلم کرێکارەکان کە لە ئیشەکانیان بوونەوە لە کارەکان بوونەوە مەهێلن ئارەقەی نووسەوانیان ئیشک بیتەوە موچەی خۆی حەقی خۆی پێ بدە. فەرموو منش وەک کرێکار یعنی مش کار دەکەم، باشە ئەمش مانگانە پێویستم بۆ موچەیە کە لە کاتی خۆی موچەکەم پێ بدەی. لۆ هەرچەندە ئێمەی مامۆستا زۆر بە دڵسۆزانە نەمان هێشت کە لێن بکەوتە ژیانی منداری فەقیر بفەوتێ. ئەمە لە دڵسۆزی خۆمان بوو، بە باغەری بەتاڵ بە جانتای بەتاڵ چوین دەوامەکەمان کرد، بەڵام هیچکە لە توانەماندا نەما. یعنی بەڕاستی زۆری پێچوو لە 2014 تا ئێستا خەڵک ئەوی هەشی بوو نەما. نەخۆش هەیە، مندارت هەیە، ئیوا هەیە کرێچیە، ئیوا هەیە پێویستی بە ئیلاجی درێژخایەنە دێو هەمووش بە پارە دەکرێت. بەڕاستی حکوومەت حەقا بە جدی بێتە سەرخەت چاو لە
ئەوڕەی بداتەوە لەو میلەتەی کە ئەو میلەتە خۆراگرە و بێدەنگە لە دڵسۆزی خۆیەتی لە دڵسۆزی خۆمە لە بۆ ڕۆڵەی وڵاتەکەم ڕۆڵەی نیشتمانەکەم تەنها ئەجینانە ژیانم هەیە و پێویستم پێیەتی و مافی خۆشمە سێ ڕۆژەی بەرپرسەک گوتبووی مامۆستایەتی زۆر پیرۆزە حەقنێ داوای موچە بکەن ئەمش بەوان درێم ئینگۆ ئەرکتان لەمە قورسترە زۆر قورسترە دەینگۆش ئەو هەمە پارێک کە لە خەزم کرایە ئەو هەمە پارێک کە لە بەردەستانە خوای گەورە دەفەرمێ لە قیامەت دەفەرمێ وقفوهم إنهم مسؤولون بیانگرن ڕایانگرن ئەوانە بەرپرس و مەسئولن ئەمن دەرێم ئینگۆ قورسترە لە ئیما با ئینگۆش ئەو پارانەی کە لە لاتانە فەرموو با دەربینن بیدەنە میلەتەکەی خۆتان با میلەتەکەتان یعنی هیچی دیکە بەڕاستی مەیچەوسێنەوە میلەتەکە زۆر زۆر دڵسۆز ئەم لە دڵسۆزی خۆم فەرموو سامن ئەو سار ئاخر ساری ئەومە کە دراست لە پەروەردە بەردەوام بم ئەو سار کۆتایی ساڵ من لە تەقاعد دەبم خانەنشین دەبم بەڵام لە دڵسۆزی خۆم و لە خۆشەویستیم لە بۆ منداڵەکان و لە بۆ نیشتمانەکەم دەم هێشتێ ئەو کەلێنی تێ ببی بڕم کردیتەوە بەڵام بەرپرسان ئێوەش ئەو کەسانەی کە بەرپرسن دەسەڵات دارن پارۆکس مڵکی سامانی ئەو میلەتی لە بەردەستین گۆیە ئێوەش چاو بۆ میلەتی دابکشێنەوە مافی ئەو خەڵکە بدەن بەڕاستی ئەمە تەماشا دەکەین لە هەر چار لامان دژمن هەیە لە هەر چار لامان نامانەوێ ڕەوشی کوردستان تێک بچیتن بەڕاستی ئەمە لە دڵسۆزی خۆمانە ئیشەکانی خۆمان دەکەین نەمان هێشتا کەلێنی تێ ببی بەڵام ئەوش سنووردارە ئەمە کە زیاتر پێی بچیتن ماعاشم نەبی و مچەم نەبی هیوادارم لە کۆتاییەکە هیوادارم ساڵ ببتەوە 12 مانگ ببتەوە 30 ڕۆژ موچەکەش لە کاتی خۆی وەربگرین دەوامیش بە پێ پسران ئەمە ئەرچی خۆمانە جێبەجێ دەکەین ئەوانش حەقی خۆیان نەمافەکانمان پێ بدەن بە بۆنەی ناسەقامگیری بارودۆخی وڵاتەکەمانەوە بە بۆنەی ناسەقامگیری بارودۆخی نەبوونی موچە و نەبوونی داهاتی باش بۆ خێزانەکان منداڵەکانیان لە مەکتەبە حکومیەکاندا دەخوێنن بە بۆنەی ئەمەوە کە ناتوانن بیان خەنە مەکتەبە ناحکومیەکانەوە بە پارەیەکی زۆر خوێندنیان پێتەواو بکەن جا ئێمە لێرەوە لەم سایتە بەڕێزەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەین کە چاوێک بخشێنێتەوە بە موچەی فەرمانبەر مامۆستاکانە بۆ ئەوەی بتوانن خوێندنی قوتابیەکانمان بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ هەروەها موچە بدرێ بۆ ئەوەی کۆمەلگاکەمان دوان نەکەوێ لە خوێندن هەروەها ئەگەر موچە بێ خێزانەکانیش ئەتوانن منداڵەکانیان بە پێی پێویست خزمەت بکەن بۆ ئەوەی خوێندنەکانیان تەواو بکەن منداڵی وامان هەیە لە خێزاندا نەک هەر نەتوانێ بیخاتە مەکتەبە ناحکومیەکانەوە تەنانەت ناتوانێت هەر لە مەکتەبە حکومیەکانیشە خزمەتێکی باشی بکە و پێداویستیەکانی بۆ دابین بکات کە چەندێ حکومەت خوێندنی ناحکومی حکومی ببورن لەوانەیە مەساریفێکی زۆر کەمتریشی هەبێ بەڵام سەیرەکەی ناتوانێت خوێندن بە مناڵەکەی تەواو بکە یاخود سەیرەکەین قوتابیەکانیان لە قوتابخانە حکومیەکانە بەڕاستی پێداویستێکی ئەو تۆیان نییە زۆر گوناحن یعنی کەم و کورتێکی زۆر لە ناو کۆمەلگامانە هەیە داوا دەکەین کە ڕەچاوی ئەو خاڵانە بکرێت کە موچە بدرێ کە کۆمەلگا بەرەو پێشەوە بدرێ بە تایبەتی بارودۆخی خوێندن چونکە هەموو شتێک لە خوێندنەوە دەست پێ ئەکا التعلیم وەتەربیە تۆ تعلیمی منداڵەکەت بە تەربیەتیش فێر دەبێ هەروەها داوا لە قوتابخانە حکومیەکانیش ئەکەین کە تۆزێک ڕەچاوی ئەوە بکەن کە موچە نییە منداڵەکان جوان پەروەردە بکەن ئەو عیلمەی کە هەیەە پێیانە جوان بیگەێنە قوتابیەکان بۆ ئەوەی دوانەکەون لە خوێندن